ئەبوو حاتەمی ڕازی دەفەرمێت لە نیشانەی خۆشبەختی و بەختەوەری ئینسان بریتێ لەم چوار خاڵە. یەکەمینیان خێزانەکەی بە قسەی بکات، خێزانەکەی موافقەی بکات، لە کاری خەیر و لە مەعروفە خێزانەکەی بە قسەی بکات و ئافرەتێکی ساڵحەی لابێت. ئەفەرمێت ئەمە نیشانەی ئەوەیە ئەم پیاوە لە ناو خۆشبەختی و بەختەوەری یاژی. و هەروەها مناڵەکانی چاک بن، لە کوڕەکان و لە کچەکانی نوێش خوێن بن، بە قسەی بکەن، کارێک نەکەن دژی عەقڵێتی باوکیان بجوڵێننەوە تەبەن لە چاکە. ئەمە نیشانەی ئەم پیاوە لە خۆشبەختی و بەختەوەری یاژی. و هەروەها برادەرەکانی ساڵح بن، ئینسانێکی لە خواترس و ئەمین و عادل و دادپەروەر بن، نەک کۆمەڵێک بوودەڵ و منافق لە دەوری بێت تەنها بۆ مەساڵح لەگەڵیا بن، بەڵکو ساڵح بن بە مانای کەلیمە، بەڵکو بە مانای کەلیمە تێگەیشتوو بن. و هەروەها فەرمێ ڕزقەکەشی لە شارەکەی خۆیان بێت، واتە ئیش و کارەکەی لە شارەکەی خۆیان بێت. ئەمە نیشانەی خۆشبەختی ئینسانەیە. لە کاتێکا خێزانێکی هەیە بە قسەیەکات، مناڵەکانی بە قسەیەکەن، برادەرەکانی چاکن، و هەروەها ڕزقەکەشی لە شارەکەی خۆیەتی. بەڵام ئاشتیوا دەسەکەوێت لەم سەردەما بێگومان زۆر جار نەخێر، زۆر جار پیاوەیە خێزانەکەی خراپە، مناڵەکانی خراپن، برادەرەکانی خراپن، خۆی چاکە. و هەروەها وە کوردەوارێ لێ هەڵتەک بەیانی دەرەچێ بۆ ئیش بۆ شارێکی تر، تەنها هیلاکەتی و ناڕەحەتیەکەی پێبڕێتەوە. لەبەرەوەگەر ئەم چوار خاڵە لە هەر کەسێکە هەبوو، خێزانەکەی باش بوو، مناڵەکانی باش بوون، برادەرەکانی ساڵح بوون، و ئیش و کارێک شێبوو لە شارەکەی خۆیان کەم و دەست قەنەعەتی پێ هەیە بۆ ژێ و نیشانەی و پیاوە لە بەختەوەری یاژێت، پێویستە سوپاسی خۆی پەروەردگاری لەسەر بکات.